زانی ئەو ڕێگانە چین کە وا دەکات زیاتر پەرە بەکار و داهێنانی زۆر باش لە کارەکانماندا ئەنجام بدەین. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا بینەر کەمال ڕاوێژکاری بازرگانی. مامۆستایان زۆر بەخێربێ. بەڕێزی زۆر سپاسانە. دەزانین کە زۆرێگەن میشۆ بەردەوام لە کارەکانیاندا پەری پێدەدەن و داهێنانی نوێ دەکەن. مەبەست چی لە پەرەپێدانی کار؟ بەڵێ خۆی خودی ئەو کارە گرنگە کە تۆ چی ئەیکەی، پاشان بۆ پەرەدان بەو کارێک کە ئەتوێ بیکەی ئەبێ هەمیشە ینی چاوێکت لە بازار بێ. تۆ کار بۆ کێکەی تو لەگەڵ کێ کارەکەی، واتە بە بەرچاوگرتن و ئەو لێکۆڵینەوە داتانێک لە بازار ڕایەکەی بۆ پەرەپێخستنی کارەکەی تۆ زەرورترین شتە. ئەوانەی ئێستا خاوەنکارن کە کارێکدانن توانایەکی کەمیانیان مادەیەکی کەمیانیان دەستەکەن بە کارێک بێ ئەوەی لێکۆڵینەوە لە بازار بکەن، بێوەی گرنگی بەخواستی مشتری بدەن، مەدەیە کارەکەن و پاشان ئاوەسن. لە چی ئاوەسن؟ لەوەی کە نازانن ئەم بازارە چ گۆڕانکاریەکی بەسەراتوە یاخود ئەم بازارە چی ئەخوازێت. بۆیە ئەم پەرەپێدانە هەمیشە کار لەسەر ئەوەکە ڕۆژانە هەموو دەقە سەعاتە تۆ لێکۆڵینەوە بکەی لە بازارەکەت لە خواستی مشتریەکەت بە بەردەوامی بۆی بگەی بە پێشکەوتنێکی بەرچاو. خۆی پلانێکی جێگیر هەیە بووی کە بتانی پەرە بەو کارە بدەی، واتە ڕێگایەکەیە زیاتر هەوڵبات کە پەرە بە کارەکەت بدەی؟ هەوڵدان ئێمە سەریکە لێرە ئەبێ هەنێک شت هەیە جیای بکەینەوە. ئەو کارەی ئەمانوێت چییە؟ و ئەو کارە پێویستیە یان حەزە؟ و ئایا ئەم کارە لە ناو خەڵکە خواستی زۆری لەسەریان کەم، تواناکەی تۆ ئایا لە بازاڕە دیاریکراوە یان نە؟ جوابی ئەم پرسیارانە ئەبێتە ئەوەی تۆ پلانت هەبێ بۆ کارەکەت، بۆ پێشخستنی کارەکەت، بۆ دەستێنانی ئامانجێکی گەورەتر. بەڵام لە لای ئێمە لەبەر ئەوەی هێشتا وەکو تواناکان دیاری نەکراون و پەرە بە بەبەردەوامی تواناکان نەدراوە، گرفتی دروست کردوە لە بازاڕە. گرفتی دروست کردو لەوەی هەر کارێک دای ئەنەین بەبێ پلان و ئامانجێکی دیاریکرا و تیا سەرکەوتوو نەبین. مامۆستا بینەر کەواتە بۆ نمونە کارێکی گشتی دوکانێکی مارکێتێکی بچکۆلانە، دوکانێک یاخود لە قەزا و ناحەیەکە لە بەشێک لە گەڕەکەەکانی شارە، ڕەنگە خاوەن کارەکە مثلەن هەنێ زانیاری بازرگانی نەبێ، ماوەیەک ئیشەکەی باش و دوایی ئەوەسێ. ئەمە هۆکارێکی چیاتە ئەو جۆرە لە کارکردانەی کە ڕاستەخۆ پێویستی بازاڕیش من پێویستی کۆڵانەکانن کە پێیەتی بەڵام سەرکەوتوو نابێ. خۆی کاتێک هەر مرۆڤێک کە کارێکی نوێ ئیشێکی نوێ بینە پێی خۆشە تاقی کاتەوە، بزانێ حەزەکانی پێویستیەکانی داواکاریەکانی لەم شوێنە هەن، مەدەیەکی دیاریکرا و تۆ سەردانی شوێنێکەکەی بەردەوام سەرەکەی لە یەک بازنەیە خولێتەوە. ئەم بازنەوەی لێکە مدەیەکی دیاریکرا و تۆ بتانی ئیسفادە بکەی لەو ئیشەی کە کردوتە. بەڵام کاتێک کە تۆیت بە بەلەرچارگرتنی پێویستیەکانی خەڵک، بەداهێنانکردن لەو ئیشانەی خەڵک، بە وەرگرتنی خواست لەوەی کە هاوڵاتیە یاخود مشتریەک چی ئەوێت، ئەبێتە هۆی بەردەوامی و بەدەستخستنی مادە. بەڵام سەریکە ئێمە لە قەزا و ناحەیەکا بێت، لە شارێکا بێت، لە پایتەختێکا بێت یاخود لە وڵاتێکی گەورەیە بێ، کاتێک بەردەوام لە یەک کاڵا و لە یەک جۆر قسەکردن، لە یەک جۆر بیرکردنەوە، لە یەک جۆر فرۆشتنای مدەیەکی دیاریکراوە توانی ئەو ئامانجە هێتە بەدەستی بێن. بەڵام بەردەوام گرنگی پێدان، بەردەوام لێکۆڵینەوە لە بازار، بەردەوام لێکۆڵینەوە لە خواستی هاوڵاتی و گوێگرتن و زمان شیرینی ئەتگەیەنێ بەوەی کە چی بکەیت. بەداخەوە ئێمە ئەچینە هەنێک شوێن، هەنێک جێگە کە مامەڵە لەگەڵ ئەو فرۆشیارە بەڕێزاکەیت، ینی بە شێوازێکی زۆر بێمنەتانە، زۆر سارد و سەر، کە سەری بەسەر مۆبایلەکە یاداخستووە کە هیچ گرنگێک بە ئەو کاڵا و ئەو دوکانە ئەو مادەی کە سەرفی کردو لەو کاڵایە کە پێویستی خەڵکە هیچ گرنگێک بەمە نادا. پێی وایە مادەم تۆ محتاجە بێ بچیتە ئەوێ، ئیتر بە هەر شێوازێک مامەڵە لەگەڵ کاتۆ بیتە کڕیار. ئەمە غەڵەتترین شێوازی کارکردنە. لەبەرەوەی تۆ بێ ئامانجێکی ڕوونت هەبێ، پلانێکت بۆ دانابێ، بەردەوام لەم پلاندانانەیە گرنگی بەخواست و ویستی هاوڵاتی بیت، یاخود مشتری بیت، یان کڕیارەکەت بیت. بۆچی؟ لەبەرەوەی منم یەم پێویستیم بەم شتێ، تۆی خاوەن پێداویستی لەوێ کە فرۆشیاری هەتە. بەڵام کاتێک کە گرنگی بە زمان و بە پەرەپێدان و بەخواستی بازار و بە گۆڕانکاری نرخی بازار نادەی، یەک جارە توانم بێمەلا، جاری دوم ناتوانم مشتری بەردەوامی تۆ. چکە ئێمە لە بازار ئاتوانین بەردەوام فرۆشیارمان هەبێت، یەک جاریش فرۆشتن بکەین. ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە بەڕێزت ئاماژەت پێ لە قسەکانت مدەیەکی دیاریکرا و کارەکەین بە باشی و
دواتر وەسی ڕەنگە هەر هەمان ئەو کەسی کەوا کام ڕەنگە من لە تۆ تێبگەم بۆی ئاسانی بکەینەوە بۆ نمونە من دوکانێکم با بڵێن یەک بازرگانێکم مارکێتێکی بچکۆلانەیە چۆن ئەبێ چاودێری بازارکەم ڕەنگە ئێستا من بۆ خۆم بزانم بەڵام هاوڵاتیەک کە ڕەنگە کاسب بێت زۆر یانە بێت دیراسی ئەو شتانە بکە کە زۆرە فرۆشرێ ئەوەی کە خواستی زیاتری لەسەر یاخود چ شتێک زۆرترێتە بازارەوە یان هەوڵان نرخەکانی هەرزان کە کوالێتی خواردنەکان یان کلومە شتومەکەکەی بەرزکاتەوە مەسەلەن و باست لەوە کرد زمان شیرین بێت تەمەنە بێ پاک و خاوێن و کۆمەڵێک بابەت چی یانی ئەمە هەمووی تەواوکەر یەکن یاخود خاڵە جەوهەریەکان لە بازرگانیا ئەمانە نیشتی ترن خاڵە جەوهەریەکان بەردەوام بوونە دوایەوە گرنگیدان بە زروفی مادەی ئەو شوێنەیە و پاشان گرنگیدانە بەو گۆڕانکاریانەی لە بازارە ڕۆدا ئەگەر یەک نمونەی سادە بێنینەوە ئێمە هەمیشە لە شوێنێکە با بڵێن کەسێک بە شتێک ئەناسرێ ئەگەر گۆڕانکاری لەم شتەیە بکە با بڵێن کەسێک لە بواری خواردەمانیە بە برنج و مریشکەکەی ناسرێ کەسێک لە دوکانەکەیە بە هەرزانیە ناسرێ کەسێک لە بازاڕەکەیە بە خاوەن سێقە و متمانشتی تازە ناسرێ ئەگەر گرنگی بەم بوارە نەدات ئەگەر لەم بوارە زۆر قاڵ نەبێتەوە و بەردەوام نەبێت ئەوەسەد بۆچی ئەوەسەد لەبەر ئەوەی ڕکابەرت هەیە تۆ هەمیشە هەموو دەقەوم و سەعاتێک لە بازارەکە ڕکابەرت بۆ دروستە بێ لەوەی لە تۆ باشتر ماوا دەتوانێت بێنێ مادەکەی لە تۆ باشترە کوڵەتیەکەی لە تۆ باشترە پەرەپێدانەکەی لە تۆ باشترە بۆ ئەو دیراساتی سوۆشال میدیا دیراساتی بەربوومە تازەکان دیراساتی خواستی هاوڵاتیەکان یان کڕێرەکان نەکە لە پای ئەوەی کە چی بۆ ئەم باشە بەڵام ئەم کەسانی کە پێیان وایە کۆمەڵێک مشتری دیاریکراویان هەیە کە پێیان وایە ئەمان لە هەرزانیە یاخود لە کوڵەتیان لە پاک و خاوێنیە ئیشەکە بە بەردەوامی سەرکەوتووەکەن هەڵەیە بەڵکو بە بەردەوامی ئاگالێبوونی ئەو گۆڕانکاری کە لە خواستی منە ڕۆدا گرنگترین شتە کاتێک تۆ یەیت بۆ دوکانەکەی من بۆ کۆمپانیەکەی من بۆ معاملەکەی من ئەبێ من ئاگام لە گۆڕانکاری نرخی بازار بێ ئاگام لە ویستی تۆ بێ ئاگام لە بەردەوامی کوڵەتی کارەکەی خۆم بێ ئاگاشم لە زمان شیری و مامەڵەکردن لەگەڵ تۆی کڕیارە بێ کاتێک ئەم چوار خاڵە ئەم پێنج خاڵی کە زۆرترین خاڵەکانی تریشدا بنیشی زۆر بە تەفاسیلی باسی بکەی ئەتوانیت وا بکەی بەردەوام و هەمیشە مشتری بەردەوام بێت و مشتری ڕابکێشی بۆ خۆت ئێمە هەرێکێک لە ئێمە چۆتە هەر دوکانێکەوە سەری کردووە کە خواردنەکەی باش بووە یان ڕێزێکی باشی کردووە جارێکی کە ڕۆشتوێتەوە ینی بەجددی ڕێزم بۆ ئەو بەڕێزانەیە کە گویان لە ئێمە بۆ بەڕێزیشتن جاری وایەکی تاینە دوکانێک ینی ئەو نەبێ بە ڕێزانە مامەڵە لەگەڵاکە پێت هەنیاڵی بە خۆت بۆچی هاتوون بێرە ینی دوکانی تیانی ئێرە نەبێ جاری وای شەیە چیتە دوکانێکەوە پێویستیت بەو شتایە لە موزمانی منە شیرینە ئەو نە بە ڕێزە هەر پێت خۆشە شتێکی لێ بکڕی خۆی کاگبینە زۆر جار فرۆشیارە یان کاڵایەک شتێک دەفرۆشێ بوون بابەتێکە یا خواردنێکە ئەگەر ناخۆش بێیان بە جۆرێک بە کاریگەری بێ لەسەر ئەو کەسانەشی کە هاوشەی ئەوە کڕیان ینی دوێنێ شەو فرۆشیارە شتێکی جوانی وت لە بیارەی نیەفرۆش کریپەچی هەما شیرینیەکە دی لە شوێنێ خواردومە زۆر تامی ناخۆش بوو خراپ بووە بیرم کردەوە ئەمە کاریگەریە بێ لەسەر پیشەکەی میشکە ئەوەیە چونکە خەڵک بۆ ئازانێ هەمووی ناخۆشە ئاوایە من زۆر حەزەکەم ئەو لە من خۆشتر بێ بۆی کە خەڵک بێت بازارمانگەرم بێ بازارمانگەرم بێ بزەبێتە خۆی شێوازێک لە مامەڵەکردنی بازارەوەیە تۆ ئاگاد لە خۆت و لاوە پیشەکەت بێ چکە هەردووکتان فرۆشیار یەک بابەتن هەنێک شت پەیوەندی پێکەوەیە بۆ گرنگە کە تۆ پێ و ناخۆش نەبێ ینی مەسەلەن ئەویش شتێکی جوان و کوالەتێکی بەرزن ئەوە ئەچێتە بەشی حساسەت و لایەنی خراپی ئینسان کاتێک کە تۆ پێت ناخۆشە کەسێک کە شتی لە تۆ باشتر بێ شتی لە تۆ بە کوڵەتی تر بێ شتی لە تۆ بە بازارتر بێ ئەمە چێتە بەشی حەسادە چونکە دەرەنجام خۆی گەورە ڕسقی ئینسان لەسەر نیەتی خۆی و لەسەر هەوڵی خۆیەدا نەک لەسەر ئەوەی کە ئایا کەسێک کە ڕکابەری منە یاخۆت هاوپیشەی منە چی ئەفرۆشێت یان چی ئەکات جاری وایە ئێمە دووچاری چێ بینەوە لەو قسەی کە بەڕێستێکی پێمان ئەڵێن باشە خۆ من هەمان جلوبەرگم هەیە هەمان کارم هەیە پێکەوە ێنین بۆ ئەو ئەیفرۆشە بۆ من نایفرۆشم بۆ ئەو بازارێ بۆ من نیمە ینی جاری وا هەیە ئەمە لێرەوە ئاڕاستی ئەو بەڕێزانەیەکەم کە گلەیان لە هاوپیشەکانیان هەیە ئەڵێ من هەمان کوڵەتی و هەمان ماواد و هەمان شەریکەمێنەوە لە لای ئەو بەدەستیەوە بەر پارەکە لە لای من ئەو شتە مێناوە پارە ناکەم ئەگەڕێتەوە سەر
تۆ چۆن مامەڵە لەگەڵ مشتریەکەتەکەی ئەگەڕێتەوە سەر تۆ چەندێک گرنگی بەم ئیشادە یعنی وای لێ هاتووە ئەو فرۆشارە بەڕێزانە خۆیان شتەکانی خۆیان بەکار نایانن هەمیشە ئەمە گومانە کاتێک تۆ چیتە خواردنگەیەک ئەچیتە لای شیرینی فرۆشە کاتێک کە ئەبینی خۆت ئەم با کەسە لی ناخوا تۆش گومانێکت بۆ دروستە زۆربەی کاتە چینە خواردنگەیەک مەطعەمێک کە با فرۆشە سەرەکەی خۆی نایخوا خۆی نان و دۆخوا پێی ئەڵێ خواردنەکەت پاگنیێوالی ناخۆی ئەڵێ نەوەڵا زۆرم خواردو ینی بیانوێکی قایلکەری پێ نییە بۆ تۆ بۆ ئەو بەڕێزەشی کە پێی وایە ئەگەر کەسێک لە شوێنێکی کە خواردنەکەی ناخۆش بێ لەسەر بازار ڕێمەدانە خێوانیە بۆچی وانە لەبەرەوەی تۆیت مامەڵە ئەەکەی کە ئەو مشتریەتە لات چی پێفرۆشی و تۆیت مامەڵە ئەەکەی لەوەی پێویستی ئەم کەسە ئایا بیرکردنەوەی ئەم کەسە بۆ شتە هەمان شتەیاننا جاری وایە ئێمە ڕێنە دوکانێکەوە کە هەرسێکمان جلی ڕستمیمان لەبەرای چاکەت و پانتۆڵە و هەرسێکیشمان ڕەنگە داوای کواڵەتی تورکی بکەین بەڵام هەر ئەچیتە دوکانێکێکە کە سینیە و بە کواڵەتی تورکی پێدەفرۆشە جارێکە ناڕۆیتەوە لەبەر ئەوەی متمانەی تۆی بەکارهێناوە بۆ ئەم کاڵای لە کاتێکە ئەسڵی کاڵاکەوانی ئینسانیش کاتێک ئەچێتە هەر جێگەیەک ئەبێ سێری پاک و خاوێنی ئەو خواردەمەنیە بکە ئەبێ سێری دەموزمانی ئەو بەڕێزە بکات ئەبێ سێری جۆری بەکارهێنانی ئەم ئیشە بکات ئەبێتە بازارگەرمی بۆ خۆی بەڵام لە لای ئێمە بە پێچەوانە ئەگەر لەو سەری شار کەسێک لە بوارێکە شتێکی کرد پێمان وایە هەموو ئەم کەسانە ئەم ئیشەکەن وانە ئەمە خەڵەتە کاک بینێر سۆ لە خۆ تۆ نابی بە شۆفێر ئەبێ بچی کۆمەڵێک خول ببینی و دەورات و مامۆسایە بگریت و ئەمانە بۆ هەموو زۆربەی پیشەکانی تر بەڵام کۆمەڵێک پیشە و کار و کاسبی هەن لە بازاڕی کوردستانە بە دیاریکراوی ینی پێویست ناکات تۆ خۆتی بۆ ئامادە بکەی یەکسەرە توانی مەسەن دوکانێکدانێ جلوبەرگ بفرۆشی ینی وا لە ئێمەیان ڕاین کردو ینی گەیاندووە ئاسایە بچۆ مەسەلەن وشکە فرۆشی بکە لە کاتێکە هەموو شتێک زانستە وشیاری ئەبێ هەبێ بۆ پیشە ئەمە چەندێک پێویستە بۆ دەستپێکردنی هەر ئیشێک بەڕاستی ئەکادیمیانە ئێستا زانست پێشکەوتووە پێناسەی زۆربەی ئیشەکان کراوە کە تۆ بچی شارەزابیت چونکە پێم وایە بە ئێستاشەوە زۆر کەم کەسێک کە ئیشێک دانێت پێشتر هیچ ناتۆزێک زانیاری وەرگرتوێت چۆنە میشە باشە بێت چۆن بەهێزە بێت چۆن لاوازە بێت بۆ یاگەی لە خۆی بێ گومانێتیانە خۆی لە ئێستاە شتەکاندا بەشکراون بەسەر چەند قۆناغەکە ئایا تۆ ئەو ئیشەی ئەیکیت ئەو بەرهەمەی هێنتە بازار بەرهەمەکەت پێویستیە باشە یاخود جۆری بەرهەمێنانەکەت خزمەت گوزاریە یاخود پێویستیە وەکو سۆشیال میدیا و پەیوەندیەکان و خزمەت گوزاری و پاکەرەوەکان ومانە لە بەشی خزمەت گوزاری لە بەشی پێویستیەکانیش وەکو بەرهەمێنانی کاڵایەک وەکو خواستی کاڵایەک وەکو جلوبەرێک وەکو نانخواردن وەکو ئەو شتانی کە پێویستن پلانی ئێمە پلانی ئەمی کە ئەمانوێ کارێک دابرین پێویستەکە پلانمان هەبێت لە خودی پلان تێبگەین ئەو میکانیزمانەی پلان چین بۆچی پلاندانی کارەکەت چیە ئەبێت تۆ هەڵسەنگانێک پێ لە بازارە ئایا ئەم کاریکاتوێ دایبنین خواستە یاخود پێویستیە خواستی خەڵکی لەسەر یان پێویستی خەڵکی لەسرە ئەمە دیاریکردنی تواناکەت پێش ئەوەی دەر کارێک بکەی پێویستەکە توانای خۆت دیاریکەی و جۆری کارەکە دیاریکەی و بەردەوام گرنگی بە تواناکەت بێ پاش ئەوە پلانێکی استراتیژی کورتخایەن مامناوەند درێژخایانی بۆ دابنی ئەو کاتە دەستکەی بەکارەکە لای ئێمە هەروە وتراوە ئەگەر بڕێک پارەت پێبێ کەسێک بناسە بڕۆ کارێک دابنێ و سەرەکەی دوای مەدەیەکە بێتە زەرەر ئەبێتە زەرەر و ئەبێتە دوورکەوتنە لە بازاڕ و لە کارکردن ئێمە ژوا فێرکراوین هەمیشەکە سەیری فڵانە کەس کە هەن سەرکەوتوو بوو بێوی بزانیم کەسە بە چیا تێپەڕیوە ئایا ئەم کەسە خۆی شارەزای لە کارە بووە ڕاوێژی بە کەسی شارەزا کردووە زانیوێتی پێویستی بازار چیە یاخود پلانێکی هەبووە کاری لەسەر پلانەکەی کرۆ بۆ گەشتن بە ئامانجەکەی هەمیشە لە ئێستاە ئەمانە فەرامۆشەکرێ لەبەرەوەی کەمێک توانای هەیە کەمێک مادەی بەدەستەوە پێی وایە کارەکەدانە سەرکەوتووە بێ لە کاتێکە بۆ سەرخستنی هەر کارێک پێویستت بە دۆزینەوەی تواناکەی خۆت پێویستت بە دروستکردنی شارەزاییە پرسیارکردن لە شارەزاییەکی باش هەیە پاشان پلاندانانە بۆ دروستکردنی کارەکە بەردەوام بوونتیایە ئەدگەێنێتە سەرکەوت کاک بینە زۆر جار بابەتی پەرەپێدان لە کاردا بوون لە کریار و فرۆشیارانێ بۆن من لە کارمەندێکە هەیە لە کۆمپانیای لە دەستگایەکە ئیشەکە هەندێک جار پەرەپێدانەکەی داهێنانەکانی لە بیدایەتە زۆ باشە زۆر سەرکەوتووە بەڵام ئەو فاکتەرانی کە
لە کۆمپانیاکە لە شوێنەکەی هەیە چ دەرەوە بێت چ ناوخۆ بە کاریگەری بە لەسەرەوەیکە ئەم کارەکەی ئەوەسێ هەم بێزارە بێت لە کارەکەی تا چەند گرنگە یان لەگەڵ ئەو ژینگەیە بگونجێت یانەوە تا کە ئەو فاکتەرانەوە شتانە کاریگەری تێنەکات و بەردەوام بێت لە پەرەبێدان بە کارەکەی خۆی کاتێک تۆ لە مؤسسەیەک لە دائیرەیەک لە شوێنێکە کارمەندیت پێت وایە سەرەتا خۆت بسەلمێنیت و هەموو تواناکانت بخەیتە بەردەست ئیتر تۆ بیتە کەسێکی سەرکەوتوو پێویست لەم جێگەیە ینی هیچ کاتە گرنگیمان بەوە نەداوە بە پێی پێویستی ئەو شوێنە تواناکانمان بسەلمێنین یاخود بە پێی پێویستی ئەو شوێنە مامەڵە لەگەڵ ئەم ئیشەیە بکەین ئەگەر نمونەیەکی سادە بێنمەوە بۆ تێگەیشتنی زیاتر بە یەک نمونەی زۆر سادە بۆ کارەکە ئەگەر تۆ بچیتە لای چایی چێک پێت بڵێ چ چایەکە خۆی پێی بڵێ چایەکی شیرین و ڕوون بەڵام یەک کەوچک شەکری تێ بکە بەڵام ئەو چایی چێ دڵسۆز بێ بۆ تۆ دوو کەوچک تا سێ کەوچک شەکر بکاتە چایەکە دەرەنجام تۆ پێت ناخورێتەوە یان توانای خواردنەوەی چایەکەت نییە زۆر جار زۆر بەخشینی توانای خۆت بۆ ئیشێک وەساندنی خۆتە وەکو ئەو شەکرێ لە یەکەت ئەو کەسە توانای خواردنەوەی چایەکەی نامێنێت زۆر جار ئێمە پێمان وایە ئەو توانای هەمانە لێرا بیخینە کار ئەبێتە هۆی سەرکەوتنی خۆمان مواسسەکە لە کاتێکە ئەم مواسسە و ئەم کارە ئەم توانای ناوێت ئەمە یەکێکە لە هەڵە تێگەشتەکان تۆ بە هەموو تواناتەوە بڕۆ ئیشکە بۆم شوێنە بە هەموو تواناتەوە لێکۆڵینەوە بکە بۆ سەرخستیم شوێنە بزانە پێویستی بە چییە کێشەی ئێمە ئەوەیە پێویستی تواناکان و سەرفکردنی تواناکە لەگەڵ خودی توانای پێویستیەکە لە یەک جێک ناکەینەوە کاتێک موسسەیەک پێویستی بەوەی ڕۆژانە سعاتێک بۆ 2 سعات لە بوارێکە کاری تیا بکرێت و بخرێتە بەردەسی بەکاربەرەکەی فەرقی هەیە لەوەی کە تۆ بەردەوام تواناکەت بخێتە خزمەت ئێم کارە لە کاتێکا پێویستی پێینی ئەمەیەوە ئەکە تۆ سەرکەوتوو نەبیت ئەمەیەوە ئەکە تۆ بەردەوام نەبیت ئەمە واکە کە تۆ بۆسیت لە کارەکەت هەمیشە ئەو گرفتە بۆ گەنجانە دروستە بێ کاتێک پرسیارەکەن مامۆسا بۆچی ئێمە کارێکەکەین دوای مەدەیەک ئەوەسین بۆچی کارێکەکەین دوای مەدەیەک بێکارە بین یاخود لە کارەکەمانە زۆر هەوڵەدەین زۆر دڵسۆزین و دواتر دەرەکرێن یاخود پێویستیان بە ئێمەنی لەبەرەوەی خودی تواناکەی خۆی نەناسیوە نەشی زانیوە پێویستی ئەم شوێنە چییە هاتووە لە سەرەتاوە هەموو توانەوزی خۆی خستووەتە خزمەتی شتێکەوە کە پێویست نەبوو واتە وزەکەی خۆی و توانەکەی خۆی و زانینەکەی خۆی بەفێ ڕۆداوە لە شتێکە کە پێویست نەبوو ئەمان بێتەوەی بەردەوام نەبوون و وەساندنی تۆ لە کار باشە مامۆستا بینێت ئەم قسانەی بەڕێزت ئەم ڕێنمانەی بەڕێزت شتێکی چۆنڵی گشتگیرە ستانداردە بۆ هەموو جۆرە بازاڕێگە بێت یان ئەو بازاڕە شێواوی لە هەرێمی کوردستان هەیە ینی کاسبکارێک چی بکە ڕۆژێک باری دارایی کۆی گشتی هاوڵاتیان بەرزە بێتەوە ڕۆژێک موچە دواکەوێت نزمە بێتەوە ڕەنگە ڕۆژێک وەرزەکان زۆرە گۆڕێ لە گەرمایەکی زۆرەوە بۆ فێنکی دیسان بۆ سەرمایەکی زۆر ڕەنگە ئەو کاڵایانەیە ها بەپی وەرزەکانیان کۆمەڵێک تایبەتمەندی بازار هەیە لە پاق لە فرۆشیەوە بۆ بەستنی لە بەستنیەوە بۆ پاقل تۆزێک بازارەکە ئێمە شێواوە ئەمانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتی با بڵێن بازاری کوردستان بکەن ئێمە ئەگەر بینە سەر ئەسڵی بازاری کوردستان ناتوانین بە دیاریکراوی مامەڵەی لەگەڵ بکەین بەڵکو ئەبێ دەرفەت لە هەلەکان بقۆزینە یعنی تۆ ئەبێت کاتێک هەلێک گێتە بەردەستی تۆ لە کارەکەتە بیقۆزیتەوە بۆ سەرخستنی خۆت ئەگەر نا بمانوێت لە بازاڕی شێواوی کوردستانە بە دیاریکراوی کار بکەین و ئامانجێک دیاریکەین بۆ بەرەو پێشچوون قورسە کە ئەبێ هەمیشە لە 12 شەوە بۆ 8 بەیانی گۆڕانکاری بەسەر شتەکانی کوردستانایەت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی بەرز و نزمی نرخی کاڵا و دۆلار و بەهاکانی ئەو شتێک کە لە بازارە وجودێتیە بۆیە فرۆشیاری سەرکەوت و هەمیشە بێ ئەگەی لە جوڵەی بازار بێ فرۆشیاری سەرکەوت و خاوەنکاری سەرکەوت و ئەوەیە هەمیشە پەیوەندیکی جێگیری لەگەڵ بارودۆخی مشتریەکەی خۆیان دروست بکە ناکرێت بە لەبەر چاوگرتنی گۆڕانکاریەکی بچووک یاخود هۆکارێکی سیاسیان هۆکارێکی ئابووری تۆش گۆڕانکاری لە نرخۆش جۆر و کوڵەتی کارەکە تا بکەیت پێ دوایە مادەم بەرز بە تۆ بێ گرانیکەی مادەم نزم بۆ تۆ بێ هەرزانێکی ئەبێت تۆ ستانداردێکی جێگیریت هەبێ هەمیشە ئاگات لە بارودۆخی هاوڵاتیەکەت مشتریەکەت بەکاربەرەکەت بێ تۆ مامەڵە لەگەڵ کیاکەی لەگەڵ چینێکی دیاریکراوی بازاڕایەکی کە مشترین و پێویستیان بە توێ ئەگەر پێ دوابێت بەردەوام لەم گۆڕانکاریانە تۆ ئەبێ ئەم دەرفەتانە بقۆزیتەوە بۆ بەرەو سەرتر ئەبێتە هۆی شکستی تۆ
ئەگەر سێری بکەی لەم بارودۆخەیە زۆربەی دوکاندارەکان کە ڕۆی یاخود زۆربەی خاوەنکارەکان کە ڕۆی گلەییان هەیە بەهۆی نەدانی موچە بەهۆی ئاڵوگۆڕ و بەرزبوونەوە و نزم بوون لە نرخی دراوەکانە هەمیشەڵەن پێشتر وانە بوو ئەگەر بێت و موچە بدرێ خودت بازارەکە سەقامگیر بکرێ بۆ ئێمە باشترە بێت بەڵام سێریکن لە سەردەمی کۆرۆنایان کە هەموو دنیاش وەسا چەندین کەس لەبەرەوەی دەرفەتەکەیان خۆستەوە لە ڕێی خواردن و فاستفود و لە ڕووی پێویستی و خزمەت گوزاریەوە بوونە خەوان سەرمایەکی باش هەندێکان لەوانەیە ئەو پیشە ئەسڵەکەشی نەبوو بێ بەڵام بیری کردوەوە کەم دۆخە بۆ ئەوە باش ئەو بازرگانیە بۆ ئەم دۆخە باش بێ بەڵێ خۆی ناڵم ئەو دەرفەتەی کە بۆ دروستە بێ ئەو هەلە بقۆزەرەوە بۆ ئەوەی ئێستا پێویستی و خواستی خەڵک چێ من بۆچی زۆر گرنگیەدەم بە موشەیەکە لێکۆڵێنەوەکردن لە بازار ڕۆچوون لە بازار ئاگاداربوون لە گۆڕانکاریەکان لەبەر ئێمە سەقامگیر نییە وڵاتەکەمان لە ڕووی بازرگانی ئاگاداری ڕاستەوخۆ هەتوێت ئەبێ بەردەوام یعنی دەرفەت و کاری تۆ یەکلایی ببێتەوە بۆ ئەم بازارە ئاگاداری و چاودێری ئەم بازارە بێت ئەگەر نا تۆ دووچاری شکستە بی لەبەر گۆڕانکاریەکان لا ئیرادین لە دەستی تۆیانی ئەمەیە بێتە گرفت بۆ زۆربەی کڕیار و فرۆشیارەکان کاڵێ من هەفتەی پێش و هاتم نرخی کاڵاکەت بەونە بۆ ئێستا بۆ ئەوانێ ئەو یەکسەر تاکە بیانوویەک بۆی ئەوەیە کە لە کاتێکە ئەو ئەم بەرهەمەی کڕیوە بەمە نەیکڕیوە بەم پارێک کە ئەمڕۆ بەرز بووەتەوە کە وشیاری تاک وای لێ هاتووە ئەتوانرێت بە ئاسانترین شەوە بزانێت تۆ چ کاتێک کاڵاهێنی چ کاتێک ناهێنی مەغزانەکەی تۆ چ کاڵایەکی تایە بەڵام ئێمەی فرۆشەر هەرگیز ئەمە بە بەرچاو ناگرین بۆچی لە بەرچاوی ناگرین پێمان وایە کە ئەمڕۆ بە حاڵ نرخی دراوەکان زیادی کرە بێ منیش سعری خۆم زیاد کەم کە ئەمە بێت هۆکاری وەسانی تۆ لە کارەکە بینە زۆر جار بە تایبەتی گەنجان ینی یەکێ لەو شتانی کە پەرە نادا بەکاریان پەرە نادا بە پیشە و توانای خۆیان کاتەکانیان لە زۆر شتا سەرفەکەن کە لاانێت چێژی بێ بەخشێ لەوەی کە بێت پەرەبا بەکارەکەی لە ئیشەکەی ببوونە گەنجێکە لە شوێنەکە ئیشەکە لاانی 5-6 کاتژمێرێکی بە یاریکردن و بە بۆ بجیولانێوانە سرفکە نایەت زیاتر هەر لە سوۆسیال میدیا و هەر لە ڕێگەی ئینتەرنێتەوە خۆی وا لێ بکات کە پەرە بۆ پیشەی خۆی بات و کۆمەڵشتی بابەتی باش بخوێنەوە سەبارەت بە بازرگانی سەبارەت بۆ پیشەی کە ئیشی تێدا دەکات کێشە ئێمە لە پەروەردەکردنی بیرکردنەوەی تاکایە ئێمە چ لە خوێندنگەکانمان چ لە خێزانەکانمان چ لە بازارە توانای پەروەردەکردنی بیرکردنەوەی گەنجمان نییە بۆیە هەمیشە بیرکردنەوەکان دابەشە بن بەسەر دوو بەشە بیرکردنەوەیکی دەوڵەمەندانەمان هەیە بیرکردنەوەیەکی هەژارانەمانێ ئەوانەی کە هەمیشە بیرکردنەوەیان دەوڵەمەندانەیە سەرزەنشتی خۆیانەکەن بیر بۆ ئایندەکەنەوە خاوەن پلانن ینی لە هەڵەکانیانەوە فێرە بن لەگەڵ کەسانی شارەزایە کارەکەن کەسانێک کە خاوەن بەهرە و توانە و زانینن بە تیمۆرگ پێکەوە کارەکەن بەڵام ئەوانەی کە خاوەن بیرکردنەوەی هەژارانن هەمیشە ئەترسن هەمیشە پێیان وایە دەوڵەمەند بوون خراپە هەمیشە لە ڕابردووی ئاژین هەمیشە مامەڵە لەگەڵ کۆمەڵە کەسانێکاکەن کە هیچ ئامانج و بیرکردنەوە بەرهەمێکیان نییە هەمیشە مامەڵە لەگەڵ شتانەکەن کە پیان وایە حەزە و چێژی لێبینن ئەم پەروەردەکردە چ لە خێزانەکان چ لە قوتابخانەکان چ لە کۆلێژەکان و چ لە بازارە وای کردووە کە گەنجەکانمان دابەش و پەرد بن نەتوانن خاوەن کار بن نەتوان خاوەن پلان بن نەتوان خاوەن بەرهەم بن و نەشتوان خاوەن بزنسێکی سەربەخۆی خۆیان بن بۆیە ئەبێت گەنجەکانمان لە ڕێی پەروەردەکردنی بیرکردنەوەکانیانەوە لە ڕێی فێرکردنی پلان و ئامانجەوە لە ڕێی فێرکردنی بازار و بازارسازیەوە وایان لێ بکرێ بزانن گرنگی کار و بەرهەمداری چییە و واشیان لێ بکرێ بزانن بۆچی ئەبێ کار بکەن یاخوا دەست خۆش بێ مامۆستابینە سپاس دەکەین هیچ خاڵێکی گرنگ ماوەی ئێمە بیرمان چوو بێ بەو کەسانی کە لە بواری کەسابەتی شەکەن و بەوەی کە بتوانن سەرکەوتوون ئاماژەمان پێ نەکردوێ من ئەمە بکەمە کۆتا قسە کۆمەڵە کەس خەون بە دەوڵەمەند بوونەوە بینن کۆمەڵە کەسیش لە خەو هەڵەسن کارەکەن بۆ دەوڵەمەند بوون ئەبێ ئێمە لەو کەسانە بین کە واز لە خەوبینین بێنین یا زۆر کەسن لە خەیاڵان بێزەبت یاخود کۆمەڵە کەسن پێیان وایە لە خەیاڵەکانیانە بن بە بەوەی کە ئەیانە نازان خەیاڵکردن دژی پلانەکانیانە کە ڕایانەگرێت بۆیە هیوادارم هەر کەسێک هەر بەڕێزە گوێبیستی ئێمە بێ ئەمە نەکاتە ئەوەی کە لەم بەرنامە کورتە لەم مەودا کەمەیە بیکاتە ئەوەی کە تێگەشتێکی ورد و درشتی هەبێ بۆ بازار و بۆ کار چکە ئەم کارە زۆر زۆر خایەنێ دەواازەیەک بێ بە شوێنە بەڵێ دەواازەیەک بێ بۆ بە دوواداچوونی کار بۆ دەواازەیەک بێ بۆ بەرپێشچوونی کار چونکە
بەلایانی کەم 3 مانگ دەوێتەوە تا پلانێکی سەرکەوتوو دابنیت و تا لێکۆڵینەک لە بازارکەی بۆ گەشتن بە ئامانجەکەت. قسەکەم دووبارەیەکەمەوە پێویست ناکە ئێمە خەون ببینین بە دەوڵەمەند بوونەوە، پێویستەکە هەستین لە خەو بۆ ئەوەی بەردەوام کار بکەین بۆ دەوڵەمەند بوون. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڕێز کاک بینەر کەمال ڕاوێژکاری بازرگانی یەخۆ بەخێر زۆر سپاس. کاتێکی خۆش بۆ بەڕێستان.